بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، هاوڵاتیانی بەڕێز، کوردستانیانی عزیز، سڵاوتان لێبێت. سڵاوی تایبەتیمان بۆ پێشمەرگە و گیانفیداکانی نیشتیمان لە تەواوی خاکی کوردستان. سڵاو بۆ دایک و باوک و کەسوکاری سەربەرزی شەهیدانی خۆڕاگری و بەرخودان بەرامبەر بە هێزی تیرۆر و تاریکی داعش و سڵاو بۆ سەرجەم شەهیدانی کوردستان. لە بەردەم خۆڕاگری پێشمەرگە و هاوڵاتیانی دیل و بارمتە و ڕفێنراوەکان بە تایبەت کەسوکارمان لەناو پێکهاتەی ئێزیدی کە تا ئێستا بە سەدانیان لە دەستی ئەم گروپە تێرۆریستی ڕزگاریان نەبووە سەری ڕێزدا ئەنوێنین. بەڕێزان، ئەمڕۆ ساڵێک بەسەر پەکخستنی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت. ڕۆژی 12 ئۆکتۆبەر بۆ هەرێمی کوردستان ڕۆژێکی شوم بوو. لەم ڕۆژەدا بە زەبری چەک بە بڕیاری زۆرەملێ و تاکلایەنانەی حزبێکی سیاسی دیاریکراو پەرلەمان و شەرعیەتی دموکراتی بە ئامانجگیران و چەند وەزیرێکیش هەر بە بڕیاری حزبی و بەدەر لە ئیرادەی پەرلەمان لە هەنگاوێکی کودەتا ئامێزدا ڕێیان لێگیرە کە بچنە سەرکارەکانیان. لە ڕاستیدا ئەم ڕووداوە گەڕاندنەوەی هەرێمی کوردستان بوو بۆ دواوە بۆ چوارگۆشەکانی سەرەتا. پەکخستنی پەرلەمان ڕووداوێکە لە مێژووی کوردستاندا کە پێویستە وەک تاوانێک تەماشا بکرێت، تاوانێک کە نابێت دووبارە ببێتەوە. ئەم تاوانە تاوانی هێزێکە بەرامبەر بە ئیرادەی دیموکراتیانەی نەتەوەیەک، بەرامبەر بە پرۆسەی بنیاتنانی دەستگا و سیستم و بەشداریکردنی تاکەکانی نەتەوە لە بەڕێوەبردننی وڵاتدا. لە ماوەی ئەم ساڵەدا دۆخی کوردستان لە هەموو ئاستەکانیدا ڕوو لە خراپی بووە. جگە لە ڕووە سیاسیە ناسروشتیەکەی کە پەکخستنی پەرلەمانە، ژیان و گوزەرانی هەموو توێژەکانی کۆمەڵگا و سێکتەرە جیاوازەکان بە تایبەتی موچەخۆران و زۆر بە تایبەتیش توێژی مامۆستایان و فەرمانبەران ڕۆژ دوای ڕۆژ لە ناهەمواری زیاتردایە. بەڕێزان، ئەمڕۆ وای لێ هاتووە ئیتر دەتوانین بڵین ئەم دۆخە سیاسی و ئابووریەی کە هەرێمی کوردستانی پێدا گوزەر دەکات نەک هەر بۆ ئەمڕۆمان لە ڕووی سیاسی و ژیان و گوزەرانی خەڵکەوە ناهەموارە، بەڵکو دۆخی ئەمڕۆ مەترسیەکی جددیشە لەسەر سبەینێ و داهاتووی سیاسیمان. چونکە لە کاتێکدا ناوچەکەی ئێمە بە گۆڕانکاری قوڵ و هەمەلایەن و چارەنووسسازدا تێپەڕ دەبێ، ئێمە لە ناو خۆماندا دووچاری پەرتەوازەیی سیاسی و پەرلەمانێکی پەکخرا و شەرعیەتێکی دموکراسی لە کەدار و ئیفلیچکراوین. جێی نیگەرانەیەکی قوڵە کە لە کاتێکدا نەیارانمان دەست لە ناو دەستی یەک دەنێن و پیلان دژ بە ئیرادەی گەلەکەماندا دەڕێژن، ئێمە هێشتا بە لۆجیکی دوژمنایەتی ڕوبەڕووی یەکدی دەبینەوە و هەوڵی سڕینەوەی یەکتر ئەدەین. هەرچەندە دەبوو پندمان لە مێژووی نەگریسی شەڕی براکوژی وەرگرتایە و فێر بووینایە کە هیچ لایەک بەهێز ناتوانێت ئەوی تر بسڕێتەوە. هاو نیشتیمانیانی عزیز، لە مێژووی نوێدا بەردەوام خەڵکی کوردستان لەلایەن داگیرکەرانیەوە بێدەنگ کراوە، پراوێز خراوە و ڕێز لە ئیرادەکەی نەگیراوە و مافەکانیشی پێشێل کراون. بەڵام بەداخەوە ئەمڕۆ پەکخستنی پەرلەمان و زۆر بۆهێنان و بێدەنگکردنی خەڵک دیاردەیەکی خۆکردە. ئەم دیاردەی بێدەنگکردن و ڕێزی مرۆڤ شکاندنە دەرهاویشتەی حاڵەتێکی ناتەندروستە کە تیایدا حزب جێگەی دامەزراوە دیموکراتیەکانی گرتوتەوە و بەکاربردنی هێزی چەکدار و زۆر بۆهێنانی جۆرا و جۆر و تۆقاندن و ترساندن جێگەی دیالۆگی شارستانیانە و پرۆسە دیموکراسیەکانی گرتوتەوە. ڕاستیەک کە دەبێت هەمومان بیزانین ئەوەیە کە تەنها و تەنها لە ڕێگای دیموکراسی ڕاستەقینەوە دەتوانین حکومڕانی و فەرمانڕەواییەک بکەین کە تیایدا خەڵک، تاکەکانی کۆمەڵگا، بەهامرۆییەکان، پێگەی کۆمەڵایەتی مرۆڤەکان، بەشداری سیاسیانە و ڕادەربڕینی ئازادانەی هەمووان پارێزراو بێت. جگە لەمەش تەنها لە ڕێگای حکومداریەکی وەهاوە دەتوانین لە دنیادا ڕێز و متمانە و ڕەوایەتی و پشتگیری نێودەوڵەتی بۆ ئامانجە بەدی نەهاتووەکانمان بەدەست بهێنین.
بەڕێزان، پێگە و خواستی ئێمە نە پێگە و خواستێکی شەخسی بوو نەتاکە حیزبیش، بەڵکو ئەمە پێگە و بەرپرسیارەتیەک بوو کە خەڵک پێی بەخشیوین. ئەمە خواستی زۆرینەی خەڵکی کوردستان بوو. خەمخۆری ئێمە بەردەوام بۆ ئەوە بووە کە پەرلەمان وەک پێویست بە ئەرک و کارەکانی خۆی هەڵسێ و لە پێش هەمووشیانەوە ئەرکی یاسادانان و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن. دەمەوێت بە ڕاشکاوی بڵێم کە پەرلەمان بەر لە 12 ئۆکتۆبەری پار بە هەموو دەنگ و ڕنگ و فراکسیۆنیەکانیەوە چالاک بوو، بەرهەمدار بوو، دەیخواست پەرلەمانێکی ڕاستەقینە و خاوەنی پێگەی ڕاستەقینەی خۆی بێت. پەرلەمان نوێنەرایەتی خەڵکی دەکرد. پەرلەمان ئامانجی ئەوە بوو ببێتە باڵاترین ناوەندی بڕیاردان، جێگای کۆکردنەوەی جیاوازیەکان بێت، چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگای دانوستان و یاساوە بکرێت. ئەمڕۆ ئێمەی خەڵکی کوردستان هیچ بژاردەیەکی ترمان لەبەردەست نییە، تەنها ئەوە نەبێت کە بەردەوام بین لە هەوڵ و خەباتمان بۆ بەگەرخستنەوەی پەرلەمان و چەسپاندنی شەرعیەتی دموکراسی. ئەم دۆخەی ئێستامان بە هەموو ڕەهەندە ئابووری سیاسی و نێونەتەوەیەکانیەوە بە هیچ جۆرێک هی ئەوە نییە لە بەرامبەریدا دەستەوەستان بین. خەڵکی کوردستان بەبوونی پەرلەمانێکی کارا و چالاک کە هەموو ئەرکەکانی خۆی وەک پێویست جێبەجێ کردبێ لە پەرتبوون و پەرتەوازەیی و جۆرەها هەڕەشەی تر پارێزراو دەبێت. ئەو کاتەی کە تیایدا پەرلەمان کارا و چالاک بوو، هەموو ململانیەکانمان بە بەرگێکی جواندا پۆشرا بوو، بەرگی دیالۆگ و گفتوگۆی مەدەنیانە و ڕێککەوتن لەسەر یاساکان لە ناو پەرلەمانی کوردستان. ئەو کاتە پەرلەمان ماڵی هەمووان بوو، خاوەنی شکۆیەک بوو کە هەمووان شانازیان پێوە دەکرد. بەڕێزان، پەرلەمانێکی کارا دەمان پارێزێت لە سڕینەوەی ئەوی دیکە بە زۆرە ملێیی و دەمان پارێزێ لە نەفەسکورتی سیاسی و لە هێرشکردنە سەر یەکتر. بە پەرلەمانێکی کارا لە ناوخۆدا دەبینە نەتەوەیەک کە لە ڕێگای حکومڕانیەکی دروست و تەندروستەوە هەتا دێت زیاتر بەهێز و دەوڵەمەند دەبێت. ئەزمون کەڵەکە دەکەین، بەرژەوەندی گشتی و سەروەری تاکەکان دەپارێزین، ڕێز لە جیاوازیەکانی نێوانمان نەگرین و ئەیکەینە مایەی بەهێزبوونمان. دنیا ئەمڕۆ ڕەنگە بەهۆی شەڕی داعشەوە چاوپۆشی لەم دۆخە سیاسیە ناتەندروستەی هەرێمی کوردستان بکات. بەڵام مەترسی و دوودڵیەکی جددی هەیە کە پاش داعش وڵاتانی دیموکراتی درێژە بە پشتیوانیەکانیان نەدەن لە کاتێکدا کە شەرعیەت بوونی نەبێت و ئەم دۆخەی ئێستای پەککەوتنی دامەزراوە شەرعیەکان بەردەوام بێت. ئێمە هەمیشە لە دیدارە دیبلۆماسیەکانماندا دووپاتی پشتیوانیمان بۆ خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی قارەمان و تەنانەت خەباتی ڕەوای گەلەکەمان لە پارچەکانی تری کوردستانیش کردوێتەوە. کۆمەڵگای نێودەوڵەتیشمان ئاگادار کردوێتەوە لە مەترسی ئەوەی لەژێر هەر بیانوویەکدا بێت دوای داعش پشت لە پێشمەرگە و خەڵکی کوردستان بکەن و هاوکاریەکانیان تەنها لە شێوەی سەربازیدا بێت. بەڵام پەیامی دنیا لەمڕۆ زۆر ڕوونە. ئەوە لە دەستی خۆماندایە بۆ مانایی کە هەتا درەنگ نەکەوتوین شەرعیەت بۆ دەسەڵاتی خۆماڵیمان بگەڕێنینەوە، کێشەکانمان چارەسەر بکەین، چونکە هەر ئەمە باشترین ڕێگایە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پێشهاتێک بە تایبەتی لە قۆناخی مەترسیداری دوای داعشدا. ئەمە تاکە ڕێگایە بۆ ئەوەی ئێمەی کوردیش کارەکتەرێکی سەرەکی دروستکردنی سیاسەت و بڕیار و داڕشتنەوەی نەخشەی قۆناغی دوای داعش بین. ئەمەش بەرپرسیارەتی هەمومانە. بە پێچەوانەوە گەر ناوماڵی خۆمان ڕێک نەخەینەوە ئەبینە کارەکتەرێکی بەکارهێنراوی لاوازی دەست بەتاڵ. ئێمە لە لای خۆمانەوە لە پەرۆشی بەردەوامماندا بۆ ئێستا و داهاتووی گەلەکەمان هەوڵە ناوخۆیی و دەرەکیەکانمان چڕ کردوێتەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. لەم پێناوەدا لە ناوخۆدا هەمیشە جەختمان لەسەر ڕێکارە شەرعی و یاساییەکان و پرۆسە پەرلەمانیەکان کردوێتەوە. لە پێش هەموو شیانەوە
ڕێزدانان بۆ یاساکان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە هەر هەوڵێکدا بۆ چارەسەرکردنی قەیرانی شەرعیەت. بەڕێزان، وا ئێستا ئیرادەیەکی پەرلەمانی بەهێز لە ناو ئەندامانی پەرلەمان و لە فراکسیۆنە جیاوازەکانەوە بەردەوام لە زیندوو بوونەوە و گەشەکردنیدایە. بە تەواوی پشتگیری ئەم هەوڵانە ئەکەین و لە نزیکترین کاتدا دوای کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان هەنگاوی کردەیی بۆ بەگەڕخستنەوەی پەرلەمان و سەرپێخستنی هەوڵەکانی پەرلەمانتاران ئەگرینە بەر. هەروەها دەمانەوێ لەم دەرفەتەدا ئەوە بەبیر بێنینەوە کە درێژەکێشانی زیاتری ئەم دۆخەنە هەموارە دەبێتە هۆی بێهیوابوون و متمانە لە دەستدانی خەڵک ڕوو لە دەستگا و نوێنەرایەتی دموکراتیەکان و سیاست بەگشتی لە ئاکامیشدا لەوانەیە پەنابردن بۆ توندوتیژی ببێتە بژاردەی ناچاری هەندێک لەوانەی ناومێت دەبن لە ئاڵوگۆڕ و گۆڕانکاری دموکراسی و ئاشتیانە. ئەمەش هەرگیز نابێ ڕوو بدات. خەڵکی کوردستان بە پێچەوانەی زۆرێک لە دەسەڵاتدارانی تا ئێستا بە هوشیاریەکی نەتەوەییەوە ناڕەزایەتیەکانی بە شێوازێکی مەدەنی و لە چوارچێوەی بایکۆت و گردبوونەوە و خۆپشاندانی دوور لە توندوتیژی دەردەبڕێت. پێویستە وەڵامی شیاو بدرێنەوە تا کار لە کار نەترازاوە. هاوڵاتیانی بەڕێز، خەڵکی کوردستان باجی زۆر و خوێنی زۆری داوە لە پێناو ئازادیدا. وڵاتی ئێمە مێژوویەکی سەختی پڕ لە قوربانی هەیە، هەر لەبەرەوە شەکام خەڵکە لە خۆ بردووە شایستەی سیستمێکی سیاسیە کە پڕ بە پێستی خەون و ئامانجەکانی بێت، وەڵام دەرەوەی قوربانیەکانی بێت، سیستمێک بێت کە خەڵکی کوردستان لە ڕووی دەرەوەدا شانازی پێوە بکات و لە ڕێگایەوە باڵای نەتەوەیی خۆی لە نێو نەتەوەکانی تردا بەرز ڕاگرێت. ئەمڕۆ بەرپرسیارەتێکی مێژوویی لە بەردرگای هەمومانە و پێویستە هەمووشمان بەو پەڕی بەرپرسیارەتیەوە هەوڵ بدەین ئەم قۆناغە سەختە تێپەڕێنین، ئەم چرکە ساتە مێژوویە تێپەڕێنین کە پڕە لە تەحەدا بەڵام بە دەرفەتی زۆریشەوە. بێگومان بەرپرسیارەتی ئەو هێزانش زیاترە کە جومگەکانی دەسەڵاتیان کۆنترۆل کردووە. هاو نیشتیمانیانی بەڕێز، ئێوە شایستەی ڕۆژێکی باشترن لەوەی کە هەیە. هەر شاد بن.